سڵاو خوێندنەوەیەکی تازە بۆ ئیسلام یا دابڕاندنی ئیسلام لە هەموو بنەما سەرچەکانی خۆی لەم سەردەمەدا چەندین زانایان و ڕۆشنبیران و توێژەرانی ئیسلامی هەوڵ دەدەن ڕوحێکی نوێ بەبەری دیندا بکەنەوە بەڵام لە بەرامبەردا زانایانی نەریتخواست ئەم هەوڵانە بە تەکفیر و تەفسیق ڕوبەڕووی دەبنەوە چ گروپێک لەسەر حەقن بینەرمان هەموو دیاردە و حاڵەتێک مەحکومە بە سەردەم و شوێنی خۆی و ئەو مرۆڤانەی کە بەشدارن لە دیاردە و ڕووداوەکاندا واتە پەیوەندی مرۆڤ و ڕووداوەکان پەیوەندیەکی تەواوکاریە و لە یەکتردا نابڕێن دەرکەوتنی ئاینی ئیسلامیش لە چرکەساتێکی مێژووییدا و لە کۆمەلگایەکی دیاریکراودا پەیوەست بووە بە ژینگەی کۆمەڵایەتی و ڕۆحی ئەو سەردەمە و لەو نێوەشدا پەیوەندی نێوان پێغمبەری ئیسلام و دەوروبەری پەیوەندێکی تۆکمە بووە هەر بۆیە هەموو هەڵسوکەوت و فەرموودە و بڕیارێکی هەمیشە پەیوەست دەکرێتەوە بە ژینگە و هۆکارەکانی پشت حکومەکانی و تەنانەت ئەمە بۆ دەقی پیرۆزیش هەڕاستە و هەر بۆیە ناکرێت هیچ دەقێکشی بکرێتەوە بەبێ هۆکاری دابەزینی ئاەت و مانە و مەغزاکانی لێرەوەیە پەیوەندی نێوان وەحی و زمان بە تایبەتیش زمانەکە کە عەرەبیە دوجار شیکردنەوە و تەبیری جیاواز و قوتابخانە و مەزهەبی جیاواز بە دوای خۆیدا دێنێ و بۆ ئەوەی تێگەیشتنێکی گونجاو بۆ دەق بکرێت هەر لە سەدەکانی سەرەتای سەرهەڵدانی ئیسلام چۆنیەتی خوێندنەوەی ئاین و شرۆڤەکردنی باسخواسێکی گەرمی کۆڕی زانایان و شاعران بووە کە هەندێ بابەت و چەمکی گرنگی وەک پەیوەندی نێوان مرۆڤ و خودا و ئازادی و سربەستی مرۆڤ لە بەرامبەر باڵادەستی یەزدان شیکراوەتەوە و ئەمەش درێژە دەچێشێت تا سەردەمی ئێستا دەپرسین لەکوێدا دەتوانین خوێندنەوەیەکی نوێ بۆ ئاین بکەین و چۆن جیاوازی بکەین لە نێوان ڕواڵەت و ناوەرۆکی ئاین ئایا خوێندنەوەی تازە بە مانای گۆڕینی بنەماسەرەکیەکانی ئیسلامە یان بە واتای گونجاندنێتی لەگەڵ سەردەم و چرخی خۆیدا کە بەردەوام لە ژێر فاکتەری ناوخۆی و دەرەکیدا لە گۆڕاندایە لەم بەرنامەیە ئەمەوێت تیشک بخەمە سەر بابەتی ئەو دیاردە تازەی کە ئێستا دەرکەوتووە خوێندنەوەی دەق دینیەکان بە شێوەیە کە ئەوان پێڵێن شێوەی زمانەوانی دوور لە کللتور دوور لەو فەرهەنگەی کە هەیە دوور لەو 1400 ساڵ لە ئەزمونەی هەیە بەڕێز دەزانێت لە هەموو سەردەمێکە ئەڵەن تازەکردنەوەی دین هەبووە بەڵام تازەکردنەوەی دین لە شکلا بووە زۆرتر ئەمەی لە ئێستا باسە کرێ هەڵوەشانەوەی جارێکی تری هەموو بنەما مەنهەجیەکانی خوێندنەوەی دەقەدینیەکانە و دروستکردنی منهەجێکی تازەی کە تەواو دوورە لەو بابەتانەوە نازام ئەم تعریفەی من ئێڵم بەڕای وەڕێزیشتر وایە دیارە تازەکردنەوەی دین و فکری تازە و ئیجتیهادی نوێ لە ئاینی پیرۆزی ئیسلامە قەدەغە نییە و زانایانی ئیسلام دەمێکە قسەیان لەسەر فکری تازە و نوێ کردووە خوێندنەوەی تازە کردووە لە هەموو سەردەمێکە خوێندنەوەی تازەیان هەبووە معلومی هەموو لایەکە ئیمامی شافیعی کە لە عێراقا بوو قەولێکی هەبوو ڕایەکی هەبوو بەڵام کە گەڕایەوە بۆ میسر ڕایەکی کە هەیە ببوورە مامەسەبا پێت ببڕم لێرە ئەمە تەنیا لە کۆمەڵێک فروعای مەسەن دەزمێش ئایا بە ئەو لامەستم النساء معنای جامعتم النساء ئەو لەمەستم النساء بەڵام ئەوەی کەم باسیەکەم بنەڕەتی گۆڕینی منهەجەکانە بۆ نمونە تەنانەت تەفسیری ئاەتەکانیش وەکو بڵین السارق والسارقات فاقطعوا أيديهما ئەوان ئیجماعی هەموو ئومەتی ئیسلامی لەسەرکە بریتە لە دەستبڕین لێرە و ئەم شتانە ساڵەن نا ئەوە فاقطعوا أيديهما يعني فامنعوهما عن السرقة ئەو تۆزە پەنج دەستیان ببڕن یعنی فەرقەکە هایلە لەم دوو مانای گۆڕانکاری لە دەقیشە بە هەمان شێوە ئەوەی کە ئیمامی شافعی کردوێتی ڕای جیاوازی لە عێراق لەگەڵ میسرا ڕایەکی کەی هەبووە ئەمە خوێندنەوەی تازە بووە بۆ دەقەکانیش بە تەفسیر و تەویلێکی تازە لە هەر زروف و سەردەمێکە تەویل و تەفسیری تازە بۆ دەق کرا مادام ئەم تەویلە جیاواز نەبێت لەگەڵ بنەما ئوسوڵیەکانی دەقا ئەمە شتێکی قەدەغە نەکراوە یعنی لە ئیسلاما ڕێگە دراوە کە تەفسیری تازە بۆ دین بکرێت بەڵام گۆڕینی کۆمەڵی شت کە پێوترێ بنەما ئەساسیەکانی دین ناکرێ خوێندنەوەی تازە بۆ قورئان بکرێ بەوەی کە نوێژەکان بگۆڕی بڵێ لە دەقی قورئانیان نییە کە نوێژی بەیانی دوو ڕکعات بێ و نوێژی نیۆڕۆ چوار ڕکعات بێ ئێمە وەکو چۆن بنەمای ئوسوڵی قورئانمان هەیە حەدیثیشمان هەیە فەرمودەی پێغەمبەرمان صلی الله علیه و سلم کە بۆمان ثابت ئەکەن
ئەم جۆرە خوێندنەوانە لە هەر زۆرف و سەردەمێکە هەبێ مادام پێچەوانە لەگەڵ دەق و نەسی سەریحانە بێ ڕێگە پێدراوە بەڵام کارەسات ئەوەیە هەر بە ڕێزیەک هەر پرۆفیسۆرێک هەر کەسێکی خوێندەوار و ڕۆشنبیر و بە ئاگا لە بنەما ئوسوڵیەکانی دین بێت دەق بگۆڕێ گۆڕینی دەق قەدەغە کراوە ڕێگە پێ نەدراوە گۆڕینی دەقیانی خۆ ئەوڵەت دەقەکە سابتە بە تەفسیریەکە بە شێوەیەشتر ئەو تەفسیرەش ئەبێ کەسێک بێ کە ئەهلی تەفسیر بێ ئەبێ کەسێک بێ شارەزا بێ بە زمانی عەرەبی بە قەواعیدی لوغەی عەرەبی شارەزا بێ بە بنەما ئوسوڵیەکانی دین وەکو شارەزا بێ بە ئوسوڵی فقه باشە مامەسا لێر باڕاوەستین ئەمە کارەسات حەدیثمانێ عومەری کوڕی خەتاب جێرایەتی وەڵا ئەشەیخ وەشەیخەت ئیذا زەنیان فەرجموهم ئەمە منسوخە ئەمە بابەتێکە کە مەسائلی ناسخ و منسوخ ئەمەی زانایان بۆ ئێمە کەس ناڵێ منسوخ بابا زۆرێک لە زانایان ساش حکمی پێکرێ ڕەجمی زانی لەسەر ئەو حەدیثەوە هاتووە ئەزانی چۆنە ئەو بابەتانە کە پێی بوترێ ناسخ و منسوخ ئەو بابەتانەی کە پێوترێت تەویل ئەو بابەتانەی پێ بوترێت تەفسیری تازە توانێت لەسەر ئەو حەدیثە حکم دانراوە کە بریتی لە ڕەجمی زانی هەر یەکێک لەو حکمانەی کە دەرکراوە بە پێی ڕای عولەما و زانایان ئەوان پشتیان بەچی بەستووە بە دەقە سەریحەکان بەستووە و تەویلی گونجاویان بۆ کردووە شارەزابوون لە دەقمەوە بڵین لەم خوێندنەوە تازانەیە بۆ ئیسلام تەنانەت زۆربەی ئەو حەدیثی صحیحە بخاری مسلمە زۆر جار مەشهورە با نەڵێن متەواترە ئەسڵن ئەوە ڕەتەکاتەوە لە پێناوی خوێندنەوەیکی لوغەویە بەڵام حەدیثێکی زەعیفی ترێنە کە هەر مەوزوعە لەبەر ئەوەی لەگەڵ زەوقی خۆیان ئەگونجێ ئەڵێ ئەوە ڕاستە با من دووسێ نمونە بێنمەوە حەدیثی بەنی قوڕەیزە لە بخاری مسلمە هەیە چەند هاشێ ڕێوایەت کراوە بەسەران کەسێکی وەکو عەدنان ئیبراهیمی هەیە ڕەتیەکاتەوە باشە هەر ئەم عەدنان ئیبراهیمە هەیە حەدیثی ئەوەی کە گوایە عومەری کوڕی خەتاب لە عەمری کوڕی عاسیاوە لەسەر قیبتیەک کە ئەم حەدیثە هەر مەوزوعە لێمەکا بە حەدیثێک کە ئەسڵەن گەورەی ئیسلام پیشانەیە تۆ پێت وانێ ئەمە ئیزدیواجێتێکە دووفاقەیەکە جۆرێکە لە خوێندنەوەیکی تەلفیقی بۆ دین حقیقت هاوڕام لەگەڵتا بۆ هاوشێوەی زۆرێک لەوانەی کە ڕەدی حەدیثەکەنەوە کە تەفسیر و تەویل بۆ دەقەکانەکەن بە پێی حەزی خۆیان بە پێی ئارەزووی خۆیان بۆیە وەک لە سەرەتاوتم تەفسیرکردن و تەویلکردنی دەق بە شێوەیە کە پێچەوانە نەبێ لەگەڵ بنەما سەرەکیەکانی دینە شتێکی ڕێگە پێدراوە بەڵام ئەوەی کە ئێستا ئەکرێ بە تایبەت نەفی تەواوی حەدیث و فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم یعنی دوو چینە لە مێژووان نەبووە بە سەردەمی هەموو ئیسلام نەبووە چینێک پیا بێ کە نەفی هەموو فەرمودە بکە بڵێ فەرمودەیەک کە تۆ بەپێی علمی فەرمودە و حەدیث بەپێی زانستەکانی فەرمودە ناسی مادام ثابت نەبوو بێ کە ئەم فەرمودە صحیحە قابلی ئەوەی قسەی لەسەر بکرێت بەڵام مامەسا حەدیثمان هەیە صحیحە و مخالیفی عەقڵ و علم و هەموو شتێکیشە ئەم فەرمودانە دەکرێت زانایان قسەی لەسەر بکەن ئەوانەی ئێستا وەکووتم قسەی لەسەر دەکەن ئەگەر پێچەوانەی عەقڵ و علم و ئەوانە بێ زانایان قسەیان لەسەر کردووە و تەوافقیان خستووە لە نێوان فەرمودەکانی ترا مامەسای بەڕێزم ئێمە ئەو خوێندنەوەی کە بەڕێزت دێڵێ کە لە 1400 ساڵ کراوە عەقڵیەتی سەدەی یەکەمی کۆچی لەگەڵ سەدەی سیانزەهەمی کۆچی یەک قسەیە حەچی لێ نەگۆڕاوە کۆمەڵێک توێکەڵ نەبێت بما معناه يعني لە فقه مثلا فقهی شافعی کە مثلا لە 250 تا 300 کۆچی وابزانم لەگەڵ فقهی مۆیەسەر کە لە 1970 نووسراوە یەک شتە يعني گۆڕانکاریەک نیت تۆ پێت وانێ گەورەترین گرفتی ئیسلام و دنیای ئیسلام لەم ڕۆی ئەوەیە کە تا ئێستا نەیتوانیوە لە هەیمەنەی دەق دەرچێ بەو معنایی بەو تەفسیری کە کۆنە بۆ ئێستا لە دنیای هیچ مشکلێکی دینی نییە ئیسلام و عالەمی ئیسلامی نەبێت ناکرێت ئێمە خوێندنەوە بکەین بۆی لەم دواکەوتوی و لەم نەشازی دەرچین من هاوڕان نیم لەگەڵ ئەو ڕای جەنابتا کە دەقەکان و تەویلەکان و ڕاکانی زانایان لە سەدەی سێی کۆچی تا سیانزەی کۆچیش هەمان دەق و هەمان خوێندنەوە بێ ئێستا لەم عەسڕەی ئێمە خوێندنەوەکان بەو شێوەیە جیاوازترە لە سەردەمی ئیمامی شافعیە بۆ تا ئێستا کەس توانیوەتی بڵێ ڕەجمی زانی نییە تا شيخ مصطفى زلمي نبي خو افريقيا دكتور مصطفى اي شاء الله لا رجم في القران انك بس سنه نعرف اخذ زوجتك لقران نيه باشا يا باشا ما بس فرمده ما ثابت يعني لما هو ام سياسه صدق هيك شتك نقرا دزنيش او اجري چکاری گەری چی لەسەر ژیانی من هەیە وەکو ئینسان ئێستا ئەوە نەگۆڕاوە کە ئەڵێن ئەگەر کەسێ بە پێی شاهید و بە شاهدی چەند نەفرێکی عادل ثابت بێ کە خەڵک
گوناهێکی کرد تاوانی کرد بۆ نمونە حتا ئەگەر کەسێ دزی کرد بە لە قورئانە نافەرمێ کەسێ دزی کرد بێ دەسی ببڕی ئێستا من پێم وایە نەک من کتێبە شەرعەکانیش پێماڵێن دەبێ حاکم دەسی ببڕێ نەک من کێ بە دەسی ببڕێ علەما هەروان داخل علەما وایان وتووە ئایا قازی حکومە ئەخ دەباشە قازی حکومەدا ئەمە گۆڕی نییە نەق وەستانی ئەم حکومە نییە بۆ کاتێکە قازی ئەگەر شەرعی نەبوو مادام لەم زۆرفانیە ناکرێ ببێ بە هەمەجی وەکو داعش هەر کەسێ دزی کرد دەسی ببڕێت و بدرێت لە مەلی و چی و ئەوە گۆڕینە لە دەقە مامۆسای بەڕێز ئەوە گۆڕینە لە دەقا کە داعش کردی ئەوە گۆڕینە لە دەقا کە هاوفیکرەکانی داعش شەیکەن هەمان ئەوانەی کە ئەوان کردیان ئەو لێرە پیادەی بکات و لەسەر ئەو عەقیدە بێ لەسەر ئەو بڕوا بێ کە ئەوەی ئەو ئەیکا بەڵێ ئەمە ثابتە سەبارەت بە دەقی پیرۆز و ئەحکامەکانی دەپرسین چۆن دەتوانین ئەو ئاەتانەی کە ڕاشکاون و لە سەردەمی خۆیدا بە شێوەیەکی حرفی پیادەکراون ئەمڕۆ لەگەڵ بەشێک لە یاسا و تێگەیشتنە هاوچەرخەکاندا بیان گونجێنین ئایا ڕاستە لەگەڵ گۆڕانی سەردەم و مرۆڤەکانیشدا دەبێ خوێندنەوەیکی تازە بۆ وشە و دەقەکان بکرێت یان ئەمە پەیوەندی بە باڵادەستی کولتوری ڕۆژئاواوە هەیە کە دەیهەوێت خۆی بسەپێنێ ئەجینا دەقەکان بۆ هەموو کات و شوێنێ گونجاون ئەڵەن پێویستە ئیسلام بە شێوەیەک بخوێنرێتەوە کە لەگەڵ ئەم سەردەمایە بگونجێ لەم پێناوەشە زۆر قەواعیدی ئوسوڵ و قەواعید و تەنانەت تێگەیشتن لە قورئان و تەنانەت ڕەتکردنەوەی ئەگەر هەموو سوننە حەدیث نەبێ بەشێکی زۆری ئەو بوارە ڕەتەکەنەوە پێت وایە ئەمە زیندووکردنەوەی دینە یان شتێکی تری ناوەنیت نەخێرەمە بەڕێی من زیندووکردنەوەی دین نییە چونکە زیندووکردنەوەی دین گوێرەی ئەو حەدیثە بێ یعنی ئیعادەی تەرتیباتی یا ئەولەویاتی دین هەندێک جار بە مروری زەمان بە تێپەڕبوونی کات ئەو ئەولەویاتانە ئەشێوێن وەکو مەکتەبەیەک چۆن کەسێ کۆمەڵە خەڵکی دەستی تێخەن و ئەی شێوێنن جار پێویستەکە تەرتیبی کەیتەوە کتێبەکان لە جێ خۆیانەدایەندەی تەجدید بە معنای دینەکە ئەو مەبەستەیە نەک تەجدید بۆ معنای کە تۆ بێت سەر بنەماکانی ئیسلام و بتوێت لەگەڵ سەردەما بیگونجێنی بەتایبەت ئەگەر سەردەمێکی مادی بێ حەزارەیەکی مادی غەربی تایەزاڵ بێت میزاجێکی بەهاو هینی تایبەتی خۆی هەبێ تۆ بێ بتەوێت بنەماکانی دین لەگەڵ میزاجی ئەو زاڵە بگونجێنی ئێستا بینین لە عالەمە تقریبا ئەتوانین بڵێن مشکلە تەنیا ئیسلامیە ئیسلامی سیاسی کە لە بەو عقلێتە سەلەفیە بیرەکاتەوە هەر لە داعشەوە کە ترۆپکی ئەو شتانەی هەتاکو ئیخوان مسلمینیش لەو بینە تاسا نەتوانراوە کۆمەڵێک خوێندنەوەی تازە بکرێت کە دنیای ئیسلامی شۆک و دنیاکانی تر گرفت بێ لە بواری دینیە مەبەستمە هەڵبەت هەر کۆمەڵگەی گرفتی خۆی هەیە خۆی لە بدایەتە ئاماژە پێدا ئەوانەی کە بەم کاراڵسن کەسانێکن لە دەرەوەی بازنەی دینیەکە و کەسانێکی زۆرێکیان پابند نین بە دینیشەوە تەوان تۆ بۆی کە شتێک وەربگری خصوصا لە بواری دینە شارزایی بە تەنیا کفایەت نییە بەڵکو بێ دینداری و باوەڕبوون بە بنەماکانی ئەو هینە و چۆنێکی مامەڵەکردن لەگەڵ دەقەکانەوە بێ ئەو کەسە کەسێکی متەدەین بێ کاتێک چۆن ئەزانی متەدەینی ئەو شخصە مەسەر هنا خۆ لە نتاجەکانیان و دیارێک ئەمانیانوێ ئەلمانێتی کۆن قرایان ینی مواجهیان بەرامبەر بە ئیسلام لە شتە عامەکان هەبوو لە تەشریعاتی ئیسلامیە لەوەی ئیسلام بۆم سەردەمە ناگونجێ یەک لە ئەمان ئێستا هەنگاوی دووەمیان ئەوەیە کە ینی مواجهکردنی دین لە ڕێگای شیکردنەوەی دەقەکانیەوە دەستبردن بۆ دەقەکانی قورئان بەرامبەر بە دەقەکانی فەرمودە زۆر بە ئاسانی ڕەفزیەکەن و ڕەدیەکەنەوە بە کۆمەڵە بیان و کامانە گوایە پاراستنیان قوسێکم بێت تۆ پێ توانیە تەطبیقکردنی سونە بەو معنە حرفیەی کە باسە کرێ و نازانم بەڕێزت مەبەستە ئەوەیە لە کۆتاییە سەرچێشە هەر بۆ داعش و بۆ قاعیدە بەو شێوانە خۆ سونەنی نوانە لە قورئانە ئەگەر بێتە سەر واقعوان ئسنادیان تەنیا لەسەر سونە نییە ئسنادیان لەسەر کۆمەڵە دەقە ئەتر دەقەکانێکی قورئان باش ئەو تەثبیتی دەقەکە ئەڵامە دەقی قورئانە و دەقێکی خواییە بەڵام تێگەیشتن بۆی ئەوە لێرایە خەلەلەکە تێگەشتن لە دەقەکە یەک دووەم دابزاندنی دەقەکە بەسەر واقعەکە یعنی ئەو هەم لێکدانەوەی بۆ واقعەکە هەڵەیە ئەم زۆر جار لێکدان تێگەشتنی بۆ دەقەکەش هەڵەیە خۆت زانی دەق ینی قورئان و سونە
ئێمە 6,000 شتی ئاەتمان هەیە حەدیسێکی زۆرمان هەیە بۆی چەمکێک تێڕوانین و بەرامبەر چەمکێک دروستکە بێ سەرجەم دقەکان لەو بارەوە تاوتێ بکەیت نەک بێ بە ئاەتێک یا بە فەرمودێک یا هەندێک جار یعنی تۆ لە سەردەمی هێزە کۆمەڵێ شت وتراوە لە توراسی ئیسلامیە لە سەردەمی ئیمپراتۆریەتی ئیسلامیە کۆمەڵێ شت وتراوە تۆ بێ لەم سەردەما بەکاری بێنی کە سەردەمی تیا مستەزعەفی طبعا ازدواجێت بۆ دوورسەکە و کێشەی گەورە بۆ دوورسەکە. باشە مامۆستا با من پرسیارێکی تر بکەم لەم بارەوە ئێستا ئەمە کۆمەڵێ دەقمان هەیە دەقە تاو بەڵام وەرە لەم سەردەمایە تەنفیزیکە بۆ نمونە وەکو بەخۆت باست کرد بەڕێزت مەسەلەی کەنیزەک بۆ نمونە مەسەلەی ڕەجمی زانی بۆ نمونە دەستبڕینی دز مەسەلەن لەم ڕا ئەو شتانە وەرە جێبەجێ بکەن ناو کۆمەڵگەیە بۆ نمونە لە کاتی جیهادا غەنایم 4 لەسەر 5 بە بە خەڵک بۆ نمونە لە کاتی إلى آخره ئەم نمونانی کە هەمانە لە ئەمە چۆن ئەگونجێ لەگەڵ ڕۆژێکە کە مەسەرەن توارە هەر ڕۆژە خەڵکی ئافرەتێ بێنەوە لەو سەرجادێ داینە و بەرقامچی بە مەسەن یا بەربەردی بە ئاخەمانەگەڕێت و سەر تێڕوانینی جیاوازی نێوان پێتوانێت مەجبوریتیانێ شتە بکەیت جیاوازی نێوان تێڕوانینی دین بۆ چەمکەکان لەگەڵ ئەمڕۆکە مەدەنێتی ئەمڕۆ بەس ئەمە لەم ڕۆیە ئەژین ئەبێ لەگەڵ ئەمڕۆ بە تایبەت هینی یان بتوانێت ئەمڕۆ کە سەقافەی ڕۆژاوا زاڵە بەسەر ئێمە لە هەموو شتێکە ئەمانەوێ مسایرەی سەقافەی ڕۆژاوا بکەن کە زاڵە تەقلیدی بکەن و زۆر جار هەوڵە دێن مراعاتی مزاجی غەربی بکەین ئەگنا بۆ ڕۆژئاوا زۆر ئینسانین ڕۆژاوا کەواتە مامۆستا ڕۆژاوا لە داخلی خۆیانە مامۆستا سۆران لە داخلی خۆیانە زۆر ئینسانین بەڵام بۆ دەرەوەی خۆیان زۆر دڕندەن یان ئەمە هەموو چەکە کیمیاویە ئەمە هەموو چەکە کۆکوژە ئەمە هەموو جارە سونەتی وێرانکردنی شارەکان لە هینەوە بێنە اینجا مەلاین ئستعبادی خەڵکی ئێمە کۆلایەتیمان باوەخت بەو نەکوشت کەواتە بەڕێزت پێت وایە بۆی کە ئێمە تەطبیقی شەریعەتی ئیسلام بکەین ئەبە جارێکی تر بگەڕێن و بۆ ئەو ژینگەی سەردەمی یەکەمی 1400 ساڵەوە پێش ینی ئەم ئۆمەتە جای تر بگەڕێتەوە بۆ ئەو ژینگەی ئەنجا توانی ئیسلام تەنفیزکەین ئێوە ناڵێن با بڵێم ئێوە ناڵێن ئیسلام بۆ هەموو سەردەم و شوێن و زەمانێکەواتە بۆ لەگەڵ ئێرە خۆی ناژین ئێمەڵێن بەشەریەت خوا سوبحانه وتعالی خەڵقی کردوون بە پلەی یەکەم بۆ بنیاتنانی ڕۆژی دوایی بۆ بەدەستێنانی حیاتێکی ئەبەدی ئەم دنیایەکی کاتیە ئەبێ بەرنامەی خۆی لەگەڵا بگونجێنێ ئەم دنیای دابڕاونیە لە دنیاکەی تر هەر وەسیلەیەک دەبێ بۆ بنەبڕکردنی ئەم گەندەڵیە و بۆ پاراستنی کۆمەلگا و بۆ پاراستنی بەشەریەت گەندەڵ دەستی نابڕ با چەند گەند ئەی چی لێ بۆ نمونە بەرتیلخۆر لە هیچ نەسێکی شەریعە نیە دەستی ببڕدرێ چۆن عقوبەی تازیری زۆر هەیە بەڵام بەرتیلخۆر یعنی یەک عقوبەی تازیرمان لەسەر بەرتیلیش نییە لەسەر سوو خواردنیش نییە لەسەر ڕەشوەش نییە تەنیا ماڵێک کە لە شوێنێکی ئەمینی حل فی حیرزین ئەمین دانراوە زەرامێک دەچێت ئەیدزێ ئەژنە ئەم گەندەڵانەی ئێستا لە هەموو وەزارەتەکانە کە هەموو عێراق و هەموو عالەمی پێ کەس ناتوانین دەستی یەک کەسیان ببڕە و ئەو هەموو تهدیدە و هەموو ڕەشە قیامەتی قیامەت ناڵە مامۆستا بۆچی ئەوانە هین ناکرێت ئەمیان یان تۆ مثل تۆ سەفەرێکەی بۆ وڵاتی جانتە دۆلاری پێ ئەتوێ لێ ئوموری خۆ بەریت بەڕێەوە کابرایە لە پڕێکە خۆی لە مەڵاتدا جانتاکە ئەفرێنێت و بیانە دەستی چی لێک ئەمڕۆ لە بابەتی خوێندنەوە و تێگەیشتن بۆ ئاین و دەقە پیرۆزەکان کارکردن لەسەر زمان و شە بووە بە بەشێکی گەورەی زانست و قوتابخانە زمانەوانیەکان ڕایان وایە زمان و یەکێکیش لەوان زمانی عەرەبی بە هیچ جۆرێک دابراو نییە لەو کولتورەی تێدا گەشەی کردووە و مانای هەر وشەیەک دەکرێت لێکدانەوەی جیاواز هەڵبگرێت و لە گۆشەی جیاوازەوە سەیری بکرێت. ئیسلامی نوێ و نوێخوازی و خوێندنەوەی جارێک تر بۆ دەقەکان و بە شێوەیەکی تەفکیکی بە شێوەیەکی لغەوی بە شێوەیە کە هەرچی خوێندنەوەیە کە لە ماوەی 1400 ساڵە بۆ دین کراوە زەربی سفرەکرێ وەک ئەوەی کە زانایان هیچیان نەزانی بێ ئێستا یەک دوو سێ کەسێک لە دین تێگەیشت بێت نوێتر ئەوانەی تر هیچ پێتوە ئەمە خوێندنەوەی دینە یا هەڵتەکانێکی جارێکی دینە لە هەر لە بناغەوە دیارە لە بەرامبەر هەموو نوێگەریەکە تەقلیدێک هەیە کۆنێک هەیە ئەم نوێیە لەکوێ لەخر دەق کۆنە بێ ئەوە جارە بە من وەڵامی ئەوانی ترت بەمەوە جارە بەر لە هەموو شتێ جارە بەر لە هەموو شتێک و جەناب دوتە تێگەیشتنە باز لە تێگەیشتنە ئەم قەزیە تێگەیشتنە لە دوای وەفاتی پێغەمبەر ئەم
جۆرە فرە تێگەیشتانە بۆ دەق هەیە هەر لە سەرەتایی منم لانێەوە لە نێوان توای ئەو قسەی ڕاستە بەس هەموو ئۆلەمای قساکەن لە زۆر شتە بۆ نمونە لە بڕینی لەو شتانەیە کە حدود و حکمن إلى آخره کێشەی بینی معتەزیلە و کێشەی بینی حەنابلە هەر لەو ئەوڵەوە ظاهری باتنی بڵێن نەسی و تەویلی هەر لەوێوە دێ تو وەکو معتەزیلە خوێندنەوە بەڵێ درێژە پێدەریەوەیە درێژە پێدەریەوەیە معتەزیلە مرکزیەتی بیرکردنەوەی عقلانی بوونە و غیری ئەو حەنابلە بە هیچ شێوەیەک اعتماد ناکەتە سەر عقل و قسە لەسەر نەسیبوونەکە و مثلا هەر لە ئەسما و صفاتەوە بیگرە الرحمن على العرش استوى معتەزیلە بە جۆرێک عرش تەفسیرەکە کە تەویلاتی عقلانی بۆ ئەهێنێتەوە پەیوەستی ئەکاتەوە بۆ سەقافانەی کە لە دەوروبەری ئەو ڕۆژەی حەزارەتی ئیسلامیە هەن بەڵام نا حەنابلە بە جۆرە لە جۆرەکان ئەی بەسێتەوە بە ئەمە نەسا و قابلی تەویل نییە و بە هیچ جۆرەك نابێت تابینە ئەمە درێژە پێدەرێتی مامەسەڵڕۆن ئەوان لەسەر عقیدە و تیۆلۆژی بوون با بڵێن بەڵام ئێستا لەسەر فروعی فقه ئێمە قساکەین بۆ نمونە ڕۆژوو 1400 ساڵە کەچێکیش لە معتەزیلە و کەس نەیوتۆ ڕۆژ و فەرز نییە بەس ئێستا کابراڵێ فەرز نییە ئەمانە هەمووی تەویلێکی تازە و ئەوەی تر زەربی سفرەکەن نا ئێمە باوجود بۆ جۆرە نەڵێن زەربی سفرەکەین چکە باسی زەربی سفرکردن نییە باسی خوێندنەوەیەکی نوێ لە خوێندنەوەی نوێشە هیچ کات قسە لەسەر زەربی سفرکردن و بەڕێژەی دانانی ئەو نییە بەر لە هەموو شتێ بێ ئێمە بڵین لە دوای ئەو ململانەی کە لە نێوان معتەزیلە و حەنابلە هەیە کە دواتر ئەشعریە دێتە ناوە کە مختەڵەتێکە مەزجێکە لە هەردووکیان و هەردووکیان نەسین هەم ئەشعری هەم حەنابلە بەداخەوە تەیاری معتەزیلە کە تەیارێکی عقلانیە و زۆربەی موسەقەفینی ئەو ڕۆژە لە بنەیسەمەوە بیگرە لە جاحەزەوە بیگرە لە هەموو ئەم شخصیاتە گەورانەی مێژووی سەقافەی ئیسلامی و سەردەمەوە بیگرە کە لە سەردەمی مەئەمونە لە ترۆپتی دەسەڵاتی خۆیان نابوون ئەمانە بە جۆرە لە جۆرەکان ولا ئەخرێن ئەوەی کە ئەبێتە ڕای جمهوری عولەما ئەبێتە ئەهلی سونە و جەماعە بریتە لە ئەشعری کە ئەشعری باش بەم قسانەی بەڕێزت تۆ شەر مێژووم بۆ زیندوو منەمەوێت لە سیاقێکی مێژووە پێت بڵێم ئەم خوێندنەوەی ئەمڕۆ دەرەنجامی چییە؟ پێویستەکە پێتەڵە ئەم تەیارە بە شێوەی تەقلیدەکەی ڕوا تاوەکو سەردەمی محەممەد عەبدە سەردەمی محەممەد عەبدە لە کۆتایی 800ەکانە ناو ئەبرێت بە سەردەمی ڕێنسانسی ئیسلامی جارێکی تر بابەتە فکریەکان دەرەنجامی تێکەڵبوون و دەرەنجامی لە 800ەکانە هێرشی ناپلیۆن بۆ مصر و دەرەنجامی تێکەڵبوونی حەزارەتی ئیسلامی بە حەزارەتی غەربی سەرهەڵدانی جەمالدین ئەفغانی محەممەد عەبدە لێرەوە جارێکی تر ئەو پرسیارانەی کە لە سەدەی دووهەم و سێهەم و چوارەمی کۆچیا بوون لە سەردەمی محەممەد عەبدە جارێکی تر بە شێوازێکی عەقڵانی مەوزوعی سەرهەڵەدە جازت بە دواتر بەداخەوە ئەمە لە سەردەمی ڕەشید ڕەزا تەرجەمە بێتەوە بۆ قەومیە عەرەبی و تەرجەمە بێتەوە ناو ئیسلامی سیاسی لە ناو حیزبی ئیسلامی سیاسی ڕۆڵە بینە بەڵام لە دوای ئەوەوە تەیارێکی تری قەتعی سەرهەڵەدا کە ئەم تەیارانە جارێکی تر خوێندنەوەیەکی فکری مەوزوعی هەیە وەڵامی پرسیارەکەی من سپێتەڵە بۆ نمونە لای مالک بن نەبی خوێندنەوەی بۆ عەقڵی عەرەبی ئەبەسێتەوە بە ئەشکالێتی حەزارەتی ئیسلامیەوە لای جابری ئەبەسێتەوە بە ئەشکالێتی عەرەبی سیاسیەوە لای شەحرور ئەیبەسێتەوە بە میتۆدی زمانەوانیەوە ئەوەی کە جەنابەت باسیەکەی باسی ڕۆژوگرتن و باسی حج ئەمە تەفاسیلە لە تەفاسیلە هەندێشت ئەکرێ قابلی ڕەتکردنەوە بێ و هەندێشت قابلی قبولکردن بێ هەندێشت قابلی ڕەت بۆسەنە بۆ نمونە ئەوەی کە شەحرور بۆ نمونە لەبارەی زیناوە ئێڵێ هەڵایەکی لەسەر دروستەکرێت کە شەحرور تەشجیعی زیناکە وەڵە زینا حەڵاڵە حاشا شەحرور شتیوای نەوتەوە خۆی ڕەدی داوەتەوە استراتیجی بیرکردنەوەی بۆ نمونە کەسێک و شەحرور ئەڵێ بە چاو قورئان بخوێنەرەوە بە عەقڵ مەی خوێنەرەوە بەو واتایی بە عەقڵێکی توراسیەوە مەی خوێنەرەوە تۆ پێتوانێت ئەمە جۆرێکە لە گاڵتەکردن بە زمان جەناب دەزانی بابەتی فکری بەو جۆرە هەڵناسەنگێنرێک ئەمە گاڵتەکردن بێ بە زمان یاخود بابەتێکی لەو جۆرە چونکە بڵین تەلفیق تەلفیقیش نییە بە جۆرە لە جۆرەکان طبعاً بە کاریگەری ئەو قوتابخانانەی زمانەوانی کە لە کۆتایەکانی 1600 و سەرەتای 1900 سەریان هەڵداوە شەحرور ئەمەمان پێڵێ ئەڵێ من خوێندنەوەیەکی تەفسیرم نییە بۆ قورئان من خەریکی تەفسیرکردنی من مفەسیر نیم من دێم وشەکانە گێڕمەوە بۆ معنە
قاموسیەکانی ئەشکالێتی شەحرور لە دوو شتایە یەکەم بۆ نمونە ئەڵێ عقلی عەرەبی ئیسلامی عقلێکی مرادفیە واتە ئیش لەسەر مرادفاتەکە قورئان کە قورئانی خوایە پێویست بۆ ناکەم بۆ شتێک مرادفی بەکارهێنابێ میتۆدێکی لوغەوی مەسەلەن بۆ نمونە خۆمە شەحرور نەیکردو بەتەنیا عەبدولقاهیر جورجانی ئیشی لەسەر لوغە کردووە بەزنەی وتە فڵانەشت ناصری سوبحانیشی لەسەرەوە کردو کەسیان دلیلێکی ناصری سوبحانیشی لەسەرەوە کردو قەطعی و دلالێکیان لە قورئان ڕەفز کردوێتەوە آخر ئەوە پێم وتی تەفاسیلە تفاصيل میتۆ دەکەین الشيطان يكمن في التفاصيل أم شو أنه هل أصول منهج أهل السنة هم تفكيك كاو أصول اشتر جزء كاتو أصول منهج أهل السنة وجماعة بريتية لو ركوتنا اتفاق السياسي كالسردمي بلا لو سردما كأشعري لقل ماتريادية بلا هروي هلا سرتاو بمشي ويهاتوا قرآن مصدرية كما سنة مصدري دوما كلا سنة هابي تكسبين يقصبك أي كاتك السنة تعارضك على قلب نص القرآن تواريت أو تأويليك جا بجورة لجورة كان تأويل كردن بريتيا التي جيشتن بوناس ناك تأويل على أم دقة خول هي أو دقة شردو كان موجودا همو جورة تيجيشتنك أكري لا يتو جورة لتأويل سلبي به والله دائما تأويلك منطقي وعلمي به بە درێژایی مێژووی ئیسلام بەدەیان قوتابخانە و مەزهەبی جیاواز سەریان هەڵداوە کە هەر یەکەیان بە جۆرێک قورئان و فەرمودەیانشی کردوتەوە و لەوێشەوە تێگەیشتنیان بۆ ئەرک و مافی مسلمانان و سربەستی و ناچاری ڕاوەکراوە ئەوە جگەلەوەی ئەم خوێندنەوانە پەیوەندێکی تۆکمیان بە دەسەڵاتی خەلیفە و حاکمەکان و تێگەیشتنی ئەوانیشەوە هەبووە کە دوجار بە شێوازی ئەرێنی و نەرێنی کاریگەری لەسەر کۆی کۆمەڵگا هەبووە.